بەڕاستی ترس بۆ ئەو کەسەی عەرزم کردن کە مافی خەڵکی پێشێل کردووە کە بە دەفتەر دۆلاری ئەو خەڵکە فەقیر و هەژاری بە ناوی کەسابەتەوە لێی وەرگرتوون و ماڵوێرانی کردوون دەبێت ئەوە لەو مردم بترسێت تۆ کە ئەلحەمدولیلا بە مەلەفی ژەنگدا چوویتەوە ماڵی کەست دوێران نەکردبوو کەست بێموچە نەکردبوو کەست نامبڕاو نەکردبوو کەست نەکوشتبوو دەست نەبوو لە خوێنی خەڵکە ئەو بەڕاستی ترسی لە مردن ناوێ سێمیان بە بەتاڵی بمرە يعني لجانا أو كاراني كهن جبزيت كدبن أذن پیغمبري خاص صلى الله عليه وسلم كاتي كآياتي مباركي اليوم أكملت لكم دينكم وهاد يكسر لدواي أووا ملك الموت هاد ولاي فأي محمد صلى الله عليه وسلم دور قال بدسته حظك بهمي شيء بميانا ولا جيان دا يان مردن لرقادايا پروردگار برزان خواهی گەورە اختیاری دایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەل الرەفیق الأعلى نەخێر دەمەوێت بە پەروەردگارم شاد بم بەل الرەفیق الأعلى دەمەوێت بمرم ئەمەوێت بچمەوە لای دۆستانی سەرو ئێمە بەڕێزان کاتێک کە لە مردن زۆر دەترسین ئەوەیە دەستمان خاڵیە یعنی کارێکمان نەکردووە جێپەنجەیەکمان لەم سەر زەوێدا بەجێ نەهێشتووە با ئێمە هەوڵ بدەین يعني جێپەنجەمان دیار بێ لە ئاوەدانکردنەوەی سەرزەویدا لە خزمەتی دینی خوای پەروەردگاردا لە خزمەتی خەڵکی خوای پەروەردگاردا بیلالی حەبەشی لە سەرە مەرگا بوو هاوسەرەکەی بۆی گریا وتی ئەی هاوار بۆ بیلال فەرمووی وامەڵێ غەدەن ئەلقە الأحبە محەممەدەن وحیزبە بەیانی دەگەمەوە بە خۆشەویستانم ئەگەمەوە بە محەممەد و بە هاوڕێیان بەڵام مردن گەیشتنە بە خۆشەویستان گەیشتنە بە لیقای خوای پەروەردگار بینینی مەلەک المەوت و فریشتەکانی ڕەحمەت کە هاتوون بۆ گیانکێشانت ڕزگار بوون لە خەڵکی خراپ گەیشتن بە دیداری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە سەحابەکان بە ساڵحان و چاکانی ئەم ئومەتە بەوە دەرمانەکانە ئەمانە دەرمانن دڵی خۆتی پێخۆشکە بەڕێزان عەرزم کردن واللهی مردن بە نەخۆشی نییە بە ساغی نییە بەوە نییە کە بڵێ ئینسان والله دەوڵەمەندم یان هەژارم پلەدارم یان بێ پلەم کەسدارم یان بێ کەسم هەموو دنیا لە دەورت بێ هەمووی کەس و کارت بێ هەموو پارەی بانقەکان هی تۆ بێ ناتوانێت لە مردن لاتدا هەموو شتێکیان پێ بکرێت لە مردن ناتوانێت لاتدا بۆیە زۆر ڕووداوی واقعی لە ژیاندا هەن بە سەرهاتێکتان عەرز دەکەم پێشەوەی بچینە ناوبەڕ با ئەم بە سەرهاتتان بۆ باسکەم ئەمەنە لە کەسی مان بیستووە ئەم شتانی کە باسی دەکەین هەمووی قسەی ناو کتێبن ڕووداوی واقعی مێژووی ئەم وڵاتەن ئەم جیهانن کتێبێک هەیە بە ناونیشانی پایزەبرا مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە کە ئێستا الحەمدولە لە ژیاندا و تەمەنی پڕبەرەکەت بێ لە سلێمانی دەژی ئیمام و خەتیبە مامۆستا ئەحمەدی شەریعە ئەم کتێبەی نووسیوە چەند بەرگێکە لە بەرگی یەکدا لە بەرگی یەک چاپی دووەم ساڵی 2019 چاپی دووەمی کراوە لە لاپەڕەی 31دا کتێبی پایزەبرا بەرگی یەکەم چاپی دوو ساڵی 2019 چاپ کراوەتەوە لاپەڕەی 31 باسی ڕووداوێک دەکا کە لە سووریا ڕوویداوە مامۆستا ئەحمەد دەفەرمێت لە سووریا سێ برا هەبوون کە لەگەڵ دایک و باوکیاندا دەژیان برای یەکەمیان ژیرا بە سەرباز وەختی 18 ساڵی تەواو کردبوو لە سەربازی بوو براکەی تریان کە سەربازی تەواو کردبوو نەخۆش کەوت نەخۆشەکان لە سووریا پێیان وت ئەمە پێویستی بە دەرەوەی وڵاتە ناردیان بۆ تورکیا لەگەڵ یا براکەی تریشی چوو ئەم سێ برایە یەکیان سەربازە یەکیان نەخۆشە بۆ چارەسەری نەخۆشی چۆتە تورکیا برا ساغەکەشیان لەگەڵ یا چووە چاودێری برا نەخۆشەکە بکە لە کاتێکا کە لە تورکیا نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەن براکە لەژێر نەشتەرگەری دەرناچێت برا ساغەکە کە لەگەڵ نەخۆشەکەیە چووە تەرمی براکەی دێنێ و ئۆتۆمبیلی تایبەت دەگرێ و دەیخاتە سەر ئۆتۆمبیلەکە و بهێنێتەوە بۆ وڵاتی سووریا بۆ لای دایک و باوک و کەس و کار و نیشتیمانی خۆی لە ڕێگادا لە حدودی سووریا داخڵ دەبن دێنەوە بەرەو شار و وڵاتی خۆیان تای ئۆتۆمبیلەکە پەنچەر دەبێت شۆفێرەکە دادەبەزێ و کابراش دادەبەزێ براکە کە جەنازەی براکەی هێناوەتەوە براکەی وا لەسەر سارەکە دانراوە لە تابوتایە و لە سندوقایە کابرای شۆفێر دەڵێ بڕوام بکە تۆ دەستکاری ناکەی ئیشی خۆمە هەر ئێستا چەند دقەیەکی کە من پێدەچێ تۆ بڕۆ ناو ئۆتۆمبیلەکە دانیشە هەر ئێستا تایەکە پەنچەر دەکەم و چاکی دەکەم بەڵێ بە چەند دقەیەکی کەم تایەکە سپێر دادەگرێ و تایی تازەی پێدەخا و پەنچەرەکە دەخاتە سندوقی سارەکەیەوە کاتێک کە دێ دەڵێ کاکەی جان ئەوە تەواوم کرد کاکەی جان دەنگی نییە بە لای کوشتنەکەی ئەستەری لار کردوێتەوە گیانی تیان نەماوە
دەستی لێدا ئاوی بەدموو چاوە دەپڕژێنێ زلەی لێدا لەم لاولا کابرا لە 7 ساڵان ڕاست بۆتەوە گیانی تیان نەماوە جەنازەی براکە لەسەر سیارەکەیە ئەمیش لە ناو ئۆتۆمبیلەکەیان مرد ئەم ئینسانە لە ناچاریدا دەچێتە سەر جادەکە و دەست ڕادەگرێ ئۆتۆمبیل ڕای ناگرێ لە ناچاریدا بەرەوەی ئێوارەش دەڕوا ئەڕواتە ناوەڕاستی جادەکە و هەردوو دەستی بەرز دەکاتەوە وەکو ئەوەی بڵێ یان لێم دەن و بمکوژن یان ئەبێ ڕایگرن ئۆتۆمبیلێک ڕای دەگرێ ئەفسەرێکی سەربازی لەگەڵ سەربازێکا تیا دەبێ جانازەیەکی پێیە ئاڵای وڵاتی سووریای لێوە پێچراوە ئەڵێکا کە چین لێ قەوماوە ئەڵێ وەڵڵاهی نەخۆشێکمان هێنایەوە لە تورکیاوە ئەوە جەنازەکەی لەسەر سیارەکەمە ئەوە برای بوو لەگەڵیە ساغ و سەلامەت بوو تا من تایەکەم پەنچەر کرد ئەچم لە ناو سیارەکەیە ئەمری خوای کردەوە و گیانی سپاردووە لە ساغ و سەلامەتی مرد بەڵام یارمەتیم بدەن کارێکم لەگەڵا بکە من چۆن ئەم جەنازەیە بەرمەوە زۆر دەترسم ئەمە دوو جەنازە چۆنیان بەرمەوە کابرای ئەفسەر ئەڵێ ناسنامە و شتەکانم بدەیتێ کاتێک کە ناسنامەکەیان دەجیفان دەردێن و تەماشای دەکا هەمی مردووەکە هەم ئەوە کابرای ئەفسەر دەشڵەژێت دەڵێ وەڵڵاهی زۆر سەیرە سوبحان الله لە کار دیا ئەڵڵا ئەڵێ قوربان جەنابی ئەفسەر ئەمە خزمتە ئەمە ناسیاوتە چیتە ئەڵێ نە وەڵڵا هیچم نییە بەڵام کاری خوا زۆر سەیرە ئەم برایەیان سەرباز بوو کوژراوە ئێستا من جەنازەکەی دەبمەوە بۆ کەسوکاری ناوەکانم بەراوەردکردن ڕێک ئەم دوو جەنازەیەش نەخۆشەکە کە لە تورکیا مردووە ئەم ساغەش کە ئێستا لەگەڵ تۆدا کتوپڕ جەڵدە لێدا و مرد ئەمانەش هەردووکیان برای ئەم کوژراون ئێستا دەبێت 3 جەنازە بەرینەوە بۆ ماڵەوە سبحان الله بەڕێزان هەرسێکیان بەیەکەوە دەبنەوە ئەڵێ دەسەڵاتی ئێمە نییە شکر بە بەشی خوای پەروەردگار خۆی ئێمە دەسەڵاتمان نییە دیارە پەروەردگار خۆی وای بڕیار لێداوە ئەمانە هەموو پێمان دەڵێ یەکێک سەرباز بوو زۆر جاڵێن کە فڵان کەس لە سەربازیدا نەبووە پێشمەرگە نەبووە نەکوژرایە مەرگی خەی پێ نەدەگرن نەخێر ئەوە لە سەربازی بوو ئەمەیان بە نەخۆشی بوو بەڵام خۆ ئەوەی تریان ساغ و سەلامەت بوو چوو بوو جەنە لەگەڵ براکەیە جەنازەکەی هێنایەوە پەروەردگار نیشانی داین مردن حەقیقەت و ڕاستیەکە نە بە ساغیە نە بە نەخۆشیە نە بە جەنگە نە بەوەیە کە لە ماڵەوە دانیشی کاتی دیاریکراوی خۆی بۆ هاتووە بۆیە کاتێکە دیاری کراوە لەوە بترسە کە بینن لەگەڵ خوا باش نەبێ لەوە بترسە ئەزیزم کە ماڵی خەڵکت وێران کردبێ و بۆ هەموو حەقی خەڵکەوە بچیەوە قیامەت ئەمەیان گرفتە بەڵام بەخوا بینی خۆت و خوات بە تاعەت و عیبادەت پاک بێ وەڵڵاهی نێوانت لەگەڵ خەڵکا باش بێ خۆش لە گوناهە وردەکانمان دەبورێ ڕزگارت دەبێ ئەبی بە هاودەمی فریشتەکان گەیشتن بە بەهەشت حەسانەوەی کۆتاییە یا ڕەبی خوایە بە مردن لە هەموو مەینەتیەک ڕزگارمان کەی